دووستانی میشیگن و لویزیانا لە نێو ئەو ستانانەی سەرانسەری ئەمریکادان کە بربەستەکانی سەر نەخۆشی کۆڤید وا خاو دەکەنەوە. هەردوو ستانەکە ئاستەکانی بربەستەکانی کارکردن لەسەر ڕێستورانتەکان و هەروەها کارداریەکانی دیکەیان خاو کردوتەوە و ڕێگە بە گردبوونەوەی گەورەتر لە شوێنە داخراوەکان و لە دەرەوەدا دەدەن. زیادکردنی خاوکردنەوەی ئاستەکان لەسەر بربەستەکانی کارداریەکان بەم شێوەیە دیاریکراوە هێشتا هەرتوانای پاراستنی تەندروستی گشتیمان بۆ دابین دەکات. هاوکاتی ئەوەی ئێمە بە وریاییەوە بە دوواداچوون بۆ ڤایرۆسە گۆڕاوەکە دەکەین و بە زانست و داتا درێژە بە پێشەنگیمان دەدەین. گرێگ ئابوود فەرمانڕەوای تەکساس فەرمانی بەکارهێنانی پۆشینی ماسک لە ستانەکەدا لا دەبات. بەمەش تەکساس دەکاتە گەورەترین ستانی ئەمریکا کۆتایی بەو فەرمانە بێنێت کە بە مەبەستی ڕێگریکردنە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. لە ڕۆژی چوارشەمەی داهاتووە ڕێگە بەکردنەوەی هەموو جۆرە کارداریەکان بە ڕێژەی لە 100% دەدرێت. ئەوەش هەموو دامەزراوەکان لەخۆ دەگرێت و کۆتاییش بە فەرمانی پۆشینی ماسک لە سەراسەری ستانەکەدا دەهێنم. دوکاندارەکان و خاوەن ڕێستورانتەکان لە تەکساس کاردانەوەی جیاوازیان لەو بارەیەوە هەیە. ئێمە زۆر خۆشحاڵین. داوا دەکەم هەموو میوانەکانمان بەردەوام بن لە پۆشینی دەمامک و ئەگەر میوانەکان پۆشینی دەمامەگرات بکەنەوە یان دەمەبۆڵەم لەگەڵ بکەن ئەو کاتە زۆر بەڕێزەوە داوایان لێ دەکەم بڕۆن. من تابلۆکەی بە پەنجەرەکەەوە هەڵم واسیوە لا نابم و هیوادارم هەموو کەسێک پێی ڕێوی بکات. ئەگەر کەسێک ماسکی نەپۆشی بێت دەیکەیتە دەرەوە نەخێر، بەڵام ڕەنگە زیاتر خۆمیان لێ بە دوور بگرم. سەرۆک جۆ بایدن هۆشیاری لە دژی فەرمانی بەکارنەهێنانی ماسک لەم قۆناغەدا دەدات. پێم وایە و هەڵەیەکی گەورەیە. هیوادارم هەموو کەسێک هەتا ئێستا هەستی کردبێت بۆی کە بەکارهێنانی ماسک چەند کاریگەری هەیە. ئێمە لەوەداین بتوانین بە شێوەیەکی بنەڕەتی سروشتی ئەم نەخۆشیە بگۆڕین. دوایشت کە ئێمە پێویستمان پێیەتی ئەوەیە نابێت ساویلکانە بیر بکەینەوە و بڵین لە ئێستادا هەموو شتێک تەواوە و چیتر ماسک مەپۆشن و بەکاری مەهێنن. نەخێر، هێشتا پۆشینی ماسک هەر گرنگە. فەرمانڕەوای ئیستانی میسیسیپی تەیت ریڤز لە تویتێکیدا بەرپەرچی دەداتەوە و دەڵێت هاوڵاتیان لە میسیسیپی پێویستیان بە ڕاهێنەر و سەرپەرشتیاران نییە. من پێم وایە دەبێت ئێمە متمانە بە ئەمریکایەکان بکەین نەک سوکایەتیان پێ بکەین. هاوکات بەرپرسێکی باڵا لە سنتەرەکانی کۆنتڕۆلکردنی نەخۆشی و خۆپاراستن گوتی وڵات وا پێدەنێتە هەفتەکانی یەکلاکەرەوە. 3 مانگی داهاتوو گرنگ دەبن. هەر بۆیە من داواتان لێ دەکەم ئەو پەڕی کار بکەن بۆ پاراستنی تەندروستی وڵاتمان و پاراستنی خۆشەویستانتان. جا ئەوە بە فەرمان بێتیان نا وەک کەسان یا کۆمەلگاکان هێشتا دەتوانن کاری دروست لەبارەی تەندروستی گشتیەوە بکەن بۆ پاراستنی خۆمان و کەسانی دیکەش. دکتۆر ڕۆشێل دەڵێت هاوکاتی ئەوەی حاڵەتەکانی نەخۆشەکە لە وڵاتدا جێگیر دەبن هاوکات جۆری نوێی کۆڤیدی گۆڕا و واسەر هەڵدادات و ئامادەیە سەرکەوتنەکانی وڵات لەبار بەرێت لەو دەمەی ستانەکان هەنگاو بۆ گەڕانەوە بۆ ژیانی ئاسایی دەنێن.